ئەوەی کە بیستمان و بینیمان ئەوە کاگیادی بوو کە لە بەرهەمێکی هوەری حەزمان کرد پێچاری بناسین و خۆی بەشی ئەوە هونەرمەندانی ئەمە لە کوردستان ناسراون بەڵام وەکو پرۆگرامی بانی 24 حەز ئەکەین کە پرۆگرامەکەمان بە دەنگی ئەوان بە هونەرەکانی ئەوان بڕازێنینەوە بۆیە ئەم بەیانیەمان تایبەت کردووە بە هونەرمەند یادی هاشم کە لەگەڵمانە اینجا بە خێر هاتی سەر ئەو چاوانە. زۆر زۆر سوپاس بۆ ئێمە جێی شانازیە لەم کەناڵە جوانە لەگەڵ ئێوەی ئازیز لە بەرنمەیەکی ئاوا جوان دابنیشین هەمیشە شانازیمان پێتانەوە کردووە زۆر یارمەتی دەری هونەرمەندان بوون و جەوێکی زۆر زۆر تایبەتیش هەیە ئەم بەیانیە بارانێکی خۆش بەداخەوە نەخۆش بووم ئەگەر نا هەتا ئێوارە گۆرانیم بۆ ئەو کاک یادی ئەم لاولانە نەخۆششدا هەر هیچ نەبوو یەک بەرهەممان هەرە بێ پێشکەش بکەیت هەر گۆرانی دەڵێن ئیشەڵا بەڵام ڕۆژەکە ئاوا ڕێککەوت کە دەست خۆش بێت جەنا بەدەونە دەست و پەنجەیەکی ڕەنگینت هەیە ماشەڵا کە هاتوو یەک ئۆرکسترات لەگەڵ خۆتە هەنەوە دەنگ و دوو ئامێری میوزیک و ئەوانەی تر هەر چاوەڕوانی ئەوە کرد بەم کەشە جوانە یعنی ئیترە بێ بینەرانمان ئەم بەیانیەکی زۆر ڕۆمانسی و جوان و پڕ لە چێژ و پڕ لە هونەر دەست پێ بکەن لەگەڵ ئێمە. جا کاگیادی من ماشەڵا لە جەنابەت سیڤێکی ئەتوانم بڵێم زۆر کورت و پوختم باس کرد بۆ خۆتان چه ئامێرێک دەژەنن جگەلەوەی کە گۆرانیش دەڵێن و ئێستا بەچیەوە سەرقاڵم؟ من بۆ خۆم ڤیۆلا ئەزفەکەم اختصاسم ڤیۆلایە ئالەتێکی کلاسیکە لە ئۆرکسترا ئەزف دەکرێت زیاتر بوار نەبووە لە مۆسیقای شەرقی کوردی با بڵێن زیاتر بەشداری بکە هەیە برادران عەزف دەکەن ئەوانەی کە کەمانچە عەزف دەکەن ڤیۆلاژ عەزف دەکەن بەڵام زیاتر لە ئیشی ئۆرکسترا بەکاردێ من اختصاسم ئەوەیە لە پەیمانگا و لە کۆلێژ و لە ماستێرەکەشم هەر لەسەر ڤیۆلا خوێندومە بەڵام گیتار وەکو ئامێرێک کە هەر لە یەکەم دەقەوە هیوایەتم بووە حەزم لێی بووە قەت وازم لێی نەهێناوە بۆ خۆم ئاسفی دەکەم یعنی کاتێک کە گۆرانی دەڵێم لەگەڵ گیتارەکەم گۆرانی دەڵێم ئەوەیان زیاتر بۆ مۆسیقای کلاسیک ئەمەشیان زیاتر بۆ ئیشی گۆرانی و ئەوانە ئەزانی کاک دیاری بن یادی کاک یادی من چی هات بە خیاڵما کەسە باسیوت کرد دوێنێ بوو سەیری با بڵین گوێم لە پۆدکاستێکە گرت ئەو خانمە وتی دایکم زۆری حەز کرد من دکتۆرا بەدەست بێنم چەند ساڵ خوێندم وتم ئەوە دکتۆران بەدەست هێناوە دکتۆراکەی من پێشکەش بۆ تۆ بۆ خۆ ئێساچم بە دیار ئەو شتێکە خۆم حەزم لێیە لە مەوداوە دەست پێکەم گرنگ ئەوەیە ئەوەی کە ویستوتە بەدەستت هێناوە لە پەنای ئەوەی کە تۆ خوێندنت لەسەر ڤیۆلا بووە بەدەستێنانی ماستەرەکەت لەسەر ڤیۆلا بووە بەڵام هەستێکی تایبەتت بۆ گیتار هەیە اینجا حەزەکەی لەگەڵ هەستەکەت دەست پێ بکەین یا لەگەڵ ئەو ڕێچکەی کە خوێندوتە لە کامیانەوە دەست پێ بکەین ئەم بەیانیە بەدڵی خۆتان وەڵاهی من حەزم دەکرد زۆر گۆرانیتان بۆ بڵێم ئەمڕۆ کە گیتارەکەم هێنا بۆ گۆرانی گوتن هێنام باشە ئەمەشم هێنا یەک دوو پارچە مۆسیقاتان بۆ عەزەکەم ئێمە لە پرۆگرام بەدڵی خۆتان یعنی چۆنتان پێ باشە ئاوە حەزم کرد لەسەر ئەو بارانە ئێستا لەو دەقەیە پارچە مۆسیقایەکتان بۆ عەزەکەم مادەم وایە لەسەر بارانەکە پارچە موسیقامان پێشکەشکیت ئەمە هی هونەرمەندی گەورە محەممەدی ماملەیە گۆرانیەکی هەیە لەسەر باران هەی بارانە و بارانە ئیتر جەوەکە ئەوەندە خۆش بوو هیوادارم هەموو کەسێک تامی لێ ببینە بەو هیوایە
دەستانت خۆش زۆر بێت سوپاس. سپاس بۆ تۆ کە ئەوەنە ئاوێتەیەکی جوانت لە بینی ئەم بارانە و لە بینی ئەو پارچە میوزیکە کە باس لە بارانەکات بۆمانەت هەڵبژارد. اینجا با بزانم کاگیادی وەکو خۆی کاتەکانی زیاتر لە کام لا بەسەر ئەبات بۆ میوزیک لە پەیمانگایت لە چ شوێنێک زیاتر کاتەکان بەسەر بێت چەندێکیش قوتابی ئێستا ڕووتان تێکات تا چەندێک خواست لەسەر فێربوونی ئامێرە میوزیکەکان هەیە؟ من لە هەردوو پەیمانگای هونەرە جوانەکان داوام دەکەم. ئێواران لە پەیمانگای ناحکومی لاوکم هونەرە جوانەکانە ئەهلیە، بەیانیانیش لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێرم. ئیتر ئێستا بەداخەوە تۆزێک خواستی هونەر کەمترە، نازانم سەبەبەکەی چییە، لەوانەیە بتوانین باسی بکەین، بەڵام لە کاتێکی دیکەیە بە دوور و درێژی خواست لەسەر هونەر کەمترە وەکو جاران. زمانی ئێمە 1000 واستەمان دەکرد هەتا لە ماحەد وەردەگیراین و 1000 واستەمان دەکرد هەتا لە کولیە وەردەگیراین، بەڵام لەبەرەوەی کۆمەڵێک نمونەی خراپمان بینی لەسەر هونەر و ئەوانە ئیتر خواست کەمترە. بەڵام لەخوا بەزیاد بە ئێستاش هەر هەیە ئەو کەسانێک کە هیوایەتیان مۆسیقایە و حەزیان لە مۆسیقایە دێن. من کۆمەڵێ تەلەبەیەکی زۆر جوانم هەیە لە پەیمانگای بەیانیان و لە ئێوارانیش بە هەمان شێوە، و ڕۆژانی شەمە و سێشەمەش لە کوردستان تیڤ لە ئۆرکێسترای کوردستان تیڤ داوام دەکەم، لەوێش ئازە ڤیۆلامە. ئیتر ڕۆژان ئاوا دەڕوات. کاک یادی تۆ هاوڕایت لەسەر ئەوەی کە ئەڵێن لە هەر وڵاتێک هونەر پەرە بسێنێت لەو وڵاتە بە هەموو شێوەکان لە توندش تیژی هەموو شێوەکانی تونند و تیژی کاڵە بێتەوە کەمە بێتەوە، تۆش لەسەرەوە هاوڕایت؟ بێگومان لەبەرەوەی هونەرمەند ئەو کەسەیە کە ئەتوانێت کۆمەڵگا بجوڵێنێ، بەرەو تونند و تیژی ببا و بەرەو خۆشیشی ببا و بەرەو ئارامیشی ببا. ئەنجا هونەر وەکو وەرزش وایە، هەر شتێک کە جەماهیری هەبوو کە خەڵکی بەدواوە بوو کەواتە بەشێکی زۆر گرنگە لە ناو کۆمەڵگایە، و ئێمە ئەتوانین تەمسیلی خۆمان بۆ هەر وڵاتێک بە هونەرەکەمان بکەین، بە کولتوری خۆمان بکەین. بۆیە من هونەر زۆر بە گرنگەزانم بۆ بەتایبەتی بۆ زروفێکی وەکو ئێستامان کە ئێمە کولتورێکی زۆر جوانی کوردیمان هەیە تا ئێستا نەمانتوانیوە بینوسین و نەمانتوانیوە تا ڕادەیەک نیشانی خەڵکی بدەین. هونەر یەکێکە لە گرنگترین بەشەکانی ناو کۆمەڵگا. دروستە. کاگیادی تالێرەی دەرفەتە، من هەوڵێمی تر کەمتر پرسیارکەم. دوو ئامێری میوزیکی زۆر جوانت هێناوە، من کەمتر ئەڵێم باو دوانە زیاتر قسە. ئۆکێ بەسەرچاو. مادام با گۆرانیەکتان بۆ بڵێم جارە پێشەوەی گۆرانیەکە بڵێم حەزم لێ بوو باسی ئەوەش بکەم. ئێمە جاروبار لایڤ میوزیکیش ئەکەین. هونەرمەند ئەگەر لە ناو خەڵکەکەی نەبوو، ئەگەر لە پژمێزێک دانیشت بوو، یاخود بەس لە ماڵەوە و بەس لەو شوێنانەی کە دەوام بکاتوە، ئەوە من پێم شتێکی ڕاز نییە. هونەر بۆ خەڵکەکەیە هەمیشە بێ لە ناو خەڵکابی بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان. ئیتر بۆیە گۆرانی بێژیشمان هەڵبژارد. من گۆرانی بێژ نیم، بەڕاستی نازانم گۆرانیش بڵێم، بەڵام هەر خۆشە بۆی لە خەڵکەکەم دوور نەکەومەوە لەبەر ئەوە. ئێستا دڵنیام کە واژەڵێڵی من گۆرانی بێژ نیم و ئێستا ماشەڵا یەک گۆرانی گەڵی ترواز ناهێنین، ئەڵێ نابێت بەبێ گۆرانی تێناپەڕێ. تۆزێ دەفعم کەم گۆرانیەکی خۆشەڵێ. ئیشەڵڵا هیوادارم دڵیان بێ. منە و کەسام هەموو ڕۆژێ ئەیژین هایژین، منە و کەسام هەموو ڕۆژێ ئەیژین هایژین، ژیانی ئەمڕۆ مافرۆشم بۆ کڕینانی سبەی، ژیانی ئەمڕۆ مافرۆشم
بكريني ناني سباي أنا بكم من قاوك تينو قروم أنا بكم من قاوك تينو قروم أيدات 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 لم بازار بروح مدى جيانا رزان ترى لنان لم بازار بروح مدى جيانا رزان ترى لنان خۆش یاخوا ژیان بۆ تۆ بۆ تەواوی هاوڵاتیان بۆ تەواوی مرۆڤەکان بە چێژ و ئاسان بێت بە چەشنی ئەم گۆرانیە نەبێ دولانیکە لەحنی خۆشە ئاوازەکەی خۆشە بەڵام ناوەڕاشی تۆزێک مەئەساتە کاک یادی لە نێوان ئەو ئامێرانی کە ئامێری ڕۆژاوایین لەگەڵ ئەو ئامێرانی کە ئامێرێکی کوردین ئێمە ڕۆژێک میوانێکمان هەبوو وتی باسیەوەی وتی ساز ببوورە عود کوردیە بەڵام ئەیتر چۆتە ناو کەڤەری با بڵێن ئەو ئامێرانی کە بڵێن ئەمە کەڤەری ئامێرە عەرەبیەکانی پێڵەن و ئەوەیە بۆ خۆت بێجگە لەم ئامێرە ڕۆژاوایانە چه ئامێرێک هەیە کە ئامێرە بێ کوردی بێت لەگەڵ کولتوری کوردیا تێکەڵ بوو بێت کولتوری کوردی نیشاندا توانی عەسپی بکەیت و دەنگیشی بەلاتەوە خۆش بێت من زۆربەی زۆری ئامێرە ژێدارەکان عەزف دەکەم هەر ئامێرێک با بڵێن تەلی پێوە بوو یعنی با بڵێن بۆ خۆمان ئەتوانین شتێکی لەسەر عەزف بکەیت و ئەوانە بەڵام وەکو ئامێری ساز باغڵەمە هەستێکی تایبەتم پێدەبەخشێ هەست دەکەم بۆ نمونە زۆر شتێکی کوردیە زۆر ئاوازی لەبەرەوەی من لە کوردستانی باکووریش خوێندم تاوا کردووە من لە شاری وان ماستێرم تاوا کردووە کەشێکی زۆر جوانی کوردیم بەبیر دەخاتەوە چونکە زۆربەی زۆری ئەو مۆسیقایانەی کە بەکاری دەهێنن لەوێ باغڵەمەیە ینی چۆن بڵێ لە هەر هەموو ماڵێک کەسێک هەیە باغڵەمە ئەسپەکە ئەنجا لەگەڵ ئەوە لەگەڵ دەنگ بێژی و لەگەڵ ئەو سروشت و یعنی من زیاتر ڕاستیەکەی حەزم لە دەنگی باغڵەمەیە ئەو زیاتر تەئسیرم تێدەکات چێژ لە دەنگی سازۆرەگرم ئەزانی کاگیادی من سەرنجی ئەوەم داوە ئێستا لە با بڵێم لە باکوورمان زیاتر باڵەمە و ساز لە ڕۆژاوەش بە هەمان شێوە ساز زیاتر بەکار ئەهێنرێت و کەم ئەتوانین بڵێ زۆرێک لە خەڵکی لی شارەزایە لە ڕۆژهەڵاتیش زیاتر دەف و تار بەکارن سنتور ئەمانە لە باشوور بۆ ئەوە نابینین ینی نابینین بڵێن ئەمە لە باشوور زیاتر یان من هەستی پێ ناکەم تۆ وەکو میوزیک ژەنێک یان شارەزابوونت لە ئەم بوارە هەمانە لە باشوور ئامێرە تایبەت بێ بە خۆمان پرسیارێکی زۆر جوان بوو من لێرە حەزم لێیە شتێک ئیقتراح بکەم بۆ موزیک زانان پێویستە هەمومان بەیەکەوە کۆ ببینەوە لەسەر ئەوەی کە وەکو باکوور وەکو ڕۆژهەڵات وەکو ڕۆژئاوا مۆسیقاکانمان و ئامێرەکانمان تەسنیف بکەین یعنی جەدوەلێکی بۆ دابنین مولکی خۆمانی پێوە بێ ئێمە بەداخەوە کەس حەز ناکە ئەو قسەیە بکات بەڵام هەر کە گوێمان لە گۆرانیەکی باکوور دەبێت یەکسەر دەزانین هی باکوورە بەڵام کە گوێمان لە گۆرانیەکی باشوور دەبێ سەیرەکەی هیچ شتێکی باشووری پێوە دیار نییە لە مۆسیقایەکی عەرەبیە چێ یان لە مۆسیقایەکی تورکیە چێ یان لە مۆسیقایەکی یعنی ئێمە فۆرمێکمان نییە ئێمە پێویستە ئەو کولتورە جوانەی کە هەمانە زۆر ئاسانە با بەشی بکەین با بڵین لە ساڵی ئەوەنە بۆ ئەوەنە فلان هونەرمەند بۆ فلان هونەرمەند با ناوێکی بۆ بدۆزینەوە ئێستا لە دنیا هەیە بۆ نمونە لە تورکیا مۆسیقای ئەرەبێسک هەیە
مۆسیقای با بڵێن سەنات هەیە لە دنیا پۆپ هەیە ڕۆک هەیە کلاسیک هەیە ئێمە ئەگەر بەس بتوانین ئەوە بکەین ئەو کاتە ئەتوانین فۆرمێکمان هەبێ هەر کە گوێمان لە گۆرانیەکی باشوور بوو بڵێنەوە گۆرانیە مڵکی باشوورە بەس لەبەر ئەوەی تەسیراتی زۆری باکوور و ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاواشمان لەسرە بۆیە زیاتر ئەوانی ئێمە تێکەڵە هی ئێمە لە هەمویان دەچێت زۆر باش بابزانین چ پارچە میوزیکێکی دیکەم ئامادەیە بەس با ئەمایان یەک تۆز دوور و درێژ بێدان تا مەزڕۆمان مەکە یەک تۆز و دایەنیت ئامێرە میوزیکێکت یاڵە پێشکەش بێەوە دەستەکانت خۆش بێت کاگیادی هاشم ئەم بەیانیە زۆر جوان و ڕازاوەتر بوو بە ئامادەبوونی جەنابێت بە ئەو ژەنینە جوانانە بە دەنگە خۆشەکەت هەرچەند خودتت نەخۆشم خۆتت تێپەڕان لێ بەڵام دەنگێکی زۆر خۆشتە بوو زۆر بێکێشە بوو زۆر بێکێشە بوو بۆیش عەسپیەوەت ناکرد زیاتر لەگەڵ ئەوە بڵێن گۆرانێکیشمان بۆ بڵێ بەخوا من وەکو ئەوانتر ناز و نوک ناکەم بەڕاستی زۆر نەخۆشم لەش ساڵ مە سپاس دەکەین پێزانینمان هەیە کە لەگەڵەوەی کە دۆخی تەندروستیت باش نەبوو بەڵام ئامادە بووی لە پرۆگرام من هەمیشە خۆم بە قەرزاری کوردستان 24 زانم لەبەرەوەی ئاماژەمان بە شتێک نەدا لێرەوە حەزم لێ زۆر سپاسان بکەم بۆ هەردوو کلیپەکەم هەواڵێکی بچکۆلانەتان دروست کرد بەڵام ئەو هەواڵە بۆ من هەموو دنیا ئەهێنێ کاتێکە کلیپەکانم بڵاو کردەوە لێرە هاتم دامە کوردستان 24 لە بەرنامەی هاشتاگ وا بزانم کلیپەکان بۆ ئەڕستکردم هاتە یعنی بەقەت هەموو دنیا دڵم پێی خۆشە زۆر سپاسان دەکەم یاخۆ هەر هەبن هونەرمەندان پێویستە شانازیتان پێوە بکەن ئەو کەناڵانەی کە بۆ خزمەتی ئەو خەڵکە بۆ خزمەتی هەموو بوارەکان پێویستە هەموو خەڵکێک شانازیان پێوە بکەن من لێرەوە سپاسان دەکەم بۆ دروستکردنی ئەم دوو پرۆگرامە و بۆ دانانی کلیپەکانم یاخوا هەر هەبن هەمیشە هەرگەشاوە بن یاخوا ئێوەش هەر هەبن ئەمە ئەرکی سەرشانی ئێمەیە لە کوردستان هەر گەنجێکمان هەبێ هەر هونەرمەندێکمان هەبێ هەر هاوڵاتیەکمان هەبێت کە
کوردستانمان بۆ بگەشێنێتەوە لەوەی کە خۆی هەیە گەشاوەتری بکات دەستی هەبێت جێ دەستی خۆی بتوانە بنوێنێت ئەوە ئێمە لە پرۆگرامەکەمان یاخود ئەو پرۆگرامانی کە تایبەتن بۆ بابەتانی کە هونەرمەندێک یاخود داهێنەرێک ئەتوانێت لەم پرۆگرامە بەشداری بێت ئەوە ئێمە سپاسی ئێواکەین چون ئێوەن کە ناوەڕۆکە بەخشن بە پرۆگرامی ئێمە و هیوای ئەوەتان بۆ خوازین کە بەردەوام بن لە پێشکەوتن بتان بینینەوە لە پلەکانی زۆر بەرزتر و زۆر باشتر و هیوای هەمیشە باشیتان بۆ خۆستنین و تەندروستێکی باشی سپاس دەکەین کە بەیانیە لەگەڵ ئێمە بوویت یادی هاشم هونەرمەند لەگەڵ مابووتان بەیانیە دووبارە سپاس بۆ ئامادەبوونەوە زۆر سپاس من سپاس